والله چی پێ بڵێ لەوانەیە بگریم لە خۆشیە قسەم بۆ نەکرێت چکە نەمدیوە بە ئاواتەوە بووم ببینم. کاک چالاک سڵاوە لێ بێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی باوکانە چ ئامۆژگاریشی باوکێ هەبووە یاخود چ شتێکی باوکێ هەبووە کە لە مشتەلان بچێت. من وەکو خۆم باوکی خۆم نەدیوە بەڵام باوکم پیاوێک بووە ینی دەرکەوتوو بووە ڕئیس بەلەدەی شارێک بووە ئاغا و مسکێن و دەرەبە گوۆمانە دایمە لە دیوەخانیا بوون چوارشنی هێناوە من ئەخیر مناڵیم کە لەسکی دایکما بووم نەماوە بەڵام فەخری پێوەکەم کەەوە باوکمە لە بەرەوەی خەڵک بە باش باسیەکە کەسێکی باش بووە ناودار بووە ڕئیس بەلەدەی قەڵازێ بووە دوایی نقل بوو بۆ سلێمانی لێرەش بووە بە ڕئیس بەلەدێ یعنی جێی فەخرە بۆ من هەتا ناسناوەکەشی مەڵگتۆتەوە کە پێڵێن سۆفی پەتاح من وەکو چالاک سۆفی کە نووسەرم کوڕی ئەوم فەخری پێوەکەم. کاک چالاک نەبوونی باوک چ نەخسێکی لە ژیانی تۆیە دروست کرد؟ بە تاکید گەورەترین فەراغە چکە باوک یعنی کۆڵەکەی ماڵە ئەگە باوک نەمێ شیرازەی ماڵ تێگەچێت ئەوە دڵنیا بەلەوە. ئێستا من خۆم باوکمە بێ تەعویزیەوە بمەوە کە بێ باوک بووم چ ناخۆشیەکم دیوە ناڵم مناڵەکانمەوە ببینن ئەگە خوا دەستم بە خوا مەرەگ نەیە دڵنیا بە ئەچی فەراغێکیان نەبێ لە دەستم بێ بۆیان پڕەکەمەوە ناڵم کەم بژین حەزەکەم سەربەرز بن حەزەکەم هەبوو بن حەزەکەم دایمە لە خۆشییا بن. ئەگە خوا موعجزەی پوڵخێنیە و دەچرکە و باتێ باوکە ببینی چی پێڵێ؟ وڵی چی پێ بڵێ لەوانەیە بگریم لە خۆشیە قسەم بۆ نەکرێت چکە نەمدیوە بە ئاواتەوە بووم ببینم من هەتا 6 ساڵیش برایەکم بۆم زانیوە باوکمە لە 6 ساڵی زانیوە باوکم نەماوە ئەنی ئەوەدا هین بۆ لەدام هەتا کە ژنێوم پێدراوە لە ناو ڕەفیق و برادرا شەڕم بۆ هەرام بووە کە کەلیمەی سەگبابیان پێوتوم باوەڕکە پێم بکرێ زەلامەکەمە کوشت ئەوە نەم پێ ناخۆش بوو چکە باوکی خۆم نەدی بوو زۆر ینی داغ لە دڵ بووم کە یەکێک باسی باوکمی بکردە باوک مقدسە باوک لە هەموو ماڵێکا کۆڵەکەیە یاخوا کەس باوکی نەمرێ مەرجی باوکی نەبینە. کاک چالاک خۆ باوکی ئێستا خۆم باوکم بڵێ وەک باوشێک وەکو وەرکەی لەسەر شانتا چی و بەخشیوە بە مناڵەکانێ؟ وەڵا هیچ چیم بەخشی بێ ئەوەی من بتوانم بیکەم و لە دەستم بێ بەبێ مناڵەکانم نایکەم هەرچی شتی باش هەیە بۆ ئەوانمە. داواکاری چی هەیە لیان؟ داواکارم خۆیان ون نەکەن کەسایەتی خۆیان ڕاگرن ڕێز لە باوک و دایکیان بگرن ئەمە واجبی سەرشانی هەموو مناڵێکە من نەمدیوە ئاوای بۆکەمەوەی کە دیوێتیە بێ زیاتریش بکە باوک مقدسە بە حەقەت ینی حەزەکەم مناڵەکانم وا ڕابێن وا بژین بێ باوک نەبن ئینشەڵڵا تا ئەگەنە ژیان و کیانی خۆیان ئەوەی منیش لە دەستم بێ بۆ مناڵ قسووریم نەکردووە ئیتر بە جۆرەی حاڵ بە جۆرەی وەزە دەستیان لێ ناپارێزم ینی هەرچیان بوێ لە دەستمان بێ ئەیکەم.